لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحالم لواني سەد لە وانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لەوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا أنفقوا من طيبات ما رزقناكم ومما أخرجنا لكم من الأرض ولا تيمموا الخبيث منه تنفقون ولستم بآخذيه إلا أن تغمضوا فيه واعلموا أن الله غني حميد. بەڵێ بەڕێزان هەر لە درێژە و ئاەتانەی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا باز لە بەخشین دەکا لەو ئاەتەشدا بە یا ئەیها الذین ئامنوا بانگمان دەکا ئەی کۆمەڵی باوەڕداران ئەنفقوا من طیبات ما کەسەبتم ببەخشن لەو پاک و حەڵال و چاکانەی کەوا بەدەستان هینە ومما ئەخرەجنا لەکم من الأرض و هەروەها لەو پاک و چاک و حەڵالانەی کەوا لە زەویدا لە بۆ ئێوەمان ڕواندیە و وەکو بەروبووم پێمان بەخشینە ولا تيمموا الخبيث منه تنفقون لەو شتانەی کەوا دەیبەخشن لەو ماڵ و داهاتەی کە هەیتان لەو بەروبوومەی کەوا هەیتان کاتێک کەوا دەبەخشن نەچن ئەوەی کەوا دەیبەخشن بگەڕێن کامەی خراپە ئەوەی لێ دەربینن ئەوی ببەخشن ولا تيمموا الخبيث منه تنفقون ولستم بآخذيه إلا أن تغمضوا فيه لە کاتێکدا ئەو خراپەی کە ئەتوو دەیبەخشی ئەگەر بێت و پێت ببەخشرێ بە هەر شێوازێک لە شێوازەکانی بەخشین ئەوجا بەکڕین و فرۆشتن یاخود بە پێدان ئەوە وەریناگرن مەگەر چاوپۆشی لێ بکەن کەواتە بە خۆتان ئامادەنین وەری بگرن بە چ شێوەیەک دەیبەخشنەوە لە پێناوی خوا واعلموا أن الله غني حميد بزانن کە الله سبحانه وتعالى غنیە و هەروە حەمیدە دوو ناو لە ناو پیرۆزەکانی خوا. ئەو بە کورتی مانای ئاەتەکە زاخوای گەورە سوبحانه وتعالى وەکو گوتمان لە سەرەتای ئاەتەکەدا بە یا ئەیها الذین ئامنوا بانگمان دەکا کە ئەی کۆمەڵی باوەڕداران ئەوەی کەوا لە دوای یا ئەیها الذین ئامنوا دێ دیارە عیلاقەی بە ئیمانەوە هەیە لە قەدەر ئیمانەکەتە ئەوەی کە لە دوای یا ئەیها الذین ئامنوا دێ جێبەجێی دەکەی نوقسانی لە جێبەجێکردنی ئەو شتەی کەوا لەو ئاتانی کە لە دوای یا ئەیها الذین ئامنوا هاتیە نوقسانی لە جێبەجێکردن بەڵگەیە لەسەر نوقسانی لە ئیمان خوا پەناماندا. بەڵێ خوای گەورە دەفەرمێ ئەنفقوا لە چ ببەخشن من طیبات ما کەسەبتم ئیتر لێرەدا ئەوانەی کەوا دەیبەخشی یانەوەتە لە بەروبووم با بڵێن بەروبوومی ئەو تیجارەت و ئەو سەنعەت و ئەو کارەیە کە ئەنجامی دەی یانەوەتە ئەوەیە کە وەکو فەلاحەتی و زراعەتە کە دەیکەی کە خوا سوبحانەهو وتەعالە بەروبوومەکەی دەڕوێنی و خوای گەورەیە سوبحانەهو وتەعالە لەو تۆی کەوا ئەتوو بە عاردی وەردەکەی بە فەزلی خوایە شین دەبی و خوای گەورەیە وەکو لە سوورەتی الواقعەدا دەفەرمیتن ئەئەنتم تەزرعونەه ئەم نەحن الزارعون کەواتە ئەنگۆنە با بڵێن وای لێ دەکەن کەوا گەشە بکاتن و بەروبووم ببەخشیان ئێمەینەوا دەکەین طبعا خوایە سوبحانەهو وتەعالە شەک و گومان تێدانێ ئیتر لەوەی کەوا لە کەسابەت بەدەستی دەینن و لە سەنعەتکاری بەدەستی دەینن یاخود لە فەلاحەتی و لەو بەروبوومەی کە خوا لە زەوی پێتان دەبەخشی کاتێکەوە دەیبەخشنەوە ئەنفقوا من طیبات کەواتە طیب لە چاکە و لە حەلالەکەی ئەوەی کە هەیتان من طیبات کەواتە هەردوو شتێگریتەوە واتە هەم طیببی لە مەزدەر و لە شێوازی پەیداکردنەکەی کەوا حەلال بی هەم طیببی لە خودی شتەکە پاک بی پیس نەبی بە کەلکی ئەوەی بێکەوا بیبەخشی ئیتر وەکو وتمان لە کەسابەت و هەروەها لەو فەلاحەتی کە دەیکەی ولا تيمموا الخبيث منه تنفقون
مەچن ئەوەی کەوا خەبیثە تێیدا، ئەوەی کەوا ڕەدیئە وەکو لە زمانی عەربی، ئەوەی کەوا خراپە، لەو شتانەی کە هەیتان کامەی خراپە هەڵی بژێرن ئەوی ببەخشن. لە کاتێکدا ئەو شتێک کەوا دەیبەخشن ئەگەر بەتوو ببەخشرێ، بەتوو بدرێ بە کڕین و فرۆشتن و یاخود بەبەخشین و بە هەر شێوازێک لە شێوازەکان ئامادەنی وەری بگری مەگەر ئەن تغمضوا فی، مەگەر چاوپۆشی لێ بکەی. کەواتە هەندێنیە ئەتوو بە خۆت قبولی بکەی، کە مادەم بە خۆت قبولی ناکەی بە چ شێوەیەک ئەتوو دەیبەخشیەوە. کەواتە بەڕاستی ئەوە قاعیدەیەکی مهمە کە خوای گەورە فێرمان دەکات سبحانه وتعالى. وەکو لە حەدیثی پێغەمبەردا هاتی صلی الله عليه وسلم کە ئیمامی نەسائی ڕوایەتی کردێ و حەدیثەکەش صحیحە، ئەلبانی تەصحیحی دەکات ڕەحمەتی خوای لێبی. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بەشێک لەو حەدیثەدا دەفەرمی بەو شێوە تەعامل لەگەڵ خەڵکی بکە هەر وەکو پێت خۆشە تەعاملت لەگەڵ بکرێتەوە. بەو شێوە تەعامل بکە لەگەڵ خەڵکی وەکو پێت خۆشە کەوا تەعاملت لەگەڵ بکرێتەوە. کەواتە ئەوە ئینسافە بەڕاستی، ئەوە مقیاسە. چت لۆ خۆت پێخۆشە دەبی لە بۆ مسلمانانیش بەو شێوەت پێخۆش بی. کەواتە ئەو شتێک کە دەیبەخشی ئەگەر بە خۆت قبولت نییە بە چ شێوەیەک دەیبەخشیەوە، بە چ شێوەیەک دەیبەخشیەوە. کەواتە ئەسڵ وایە بەو شێوەی بێوەکو لە سەبەب نزولی ئەو ئاتەی کەوکو مفەسرین دەجێڕنەوە لە ئەصحابی سونەنیش ئیمامی ترمذی و ابن ماجه ڕوایەت دەکەن لە بەڕای کوڕی عازەب خوای لێ ڕازی بی دەفەرمی كنا معشر الأنصار أصحاب نخل، ئێمەی ئەنساری دیارە فەلاحەتیان کردێ و أصحاب نخل وەکو دەڵێ خورمامان هەبوو دار خورما، فكان الرجل يأتي من نخله على قدر كثرته وقلته. ئیتر لەو بەروبوومەی کە لە بۆمان دەهات، ئەو بەروبوومەی کە خوای گەورە پێی دەبەخشین لەو خورمانە لەو دار خورمانە، ئیتر کەمیان زۆر هەر کەسە و لە قەدەر توانای خۆی یاخود لە زەکاتەکەی یاخود وەکو سەدەقە کە دەمانهێنا لەوەی کەوا بیبەخشینەوە. وكان الرجل يأتي بالقنو والقنوين، ئیتر پیاوی وا هەبوو وشیە خورمایەک یاخود دووشی دەهێنا فيعلقه على حبل بين أسطوانتين في مسجد رسول الله صلى الله عليه وسلم. دهاتين كندركمان لنيوان دو دينجل دينجكاني مزقود دبستا، وكان إتر أو وشي خورما ياخذ أو دو وشي خورما كديان هنا لو حبلان هل دواسي لنيوان دو دينجل دينجكاني مزقود. وكان أهل الصفة ليس لهم طعام. کەواتە لە بۆچێ لەوێندەر تعلیقیان دەکرد و هەڵیان دەواسی لە بە ئەهلی سوفا، ئەوانەی کەوا فقەڕای مهاجرین، ئەوانەی کەوا هیجرەتیان کرد بوو، هیچ جێوڕێیان نەبوو، هیچ داراییان نەبوو، لە لایەکی مزگەوت پێغەمبەر صلی الله علیه وسلم جێگایەکی لە بۆ تەرخان کردبوون، لەوێ دەمانەوە ئیتر بەو شێوەش ئەنساریەکان شتیان لەو دەهێنان لە زمانی ئەوانەی کە دەیانهێنا ئەوە بوو کەوا خورمان لەو دەهێنان. فكان أحدهم إذا جاء أتى القنو فضربه بعصاه فيسقط من البسر والتمر فيأكل. ئیتر ئەو ئەهلی سوفا کاتێکەوە یەکلەوان برسی دەبوو دەهات ئەو شێدار خورمایی کەوا تعلیق کرایە لەسەر ئەو حەبلەی لە نێوان دوو دینگە لە دینگەکانی مزگەوت بەدار عەسایەکەی لێی دەدا و شێ خورما یاخود دنکە خورما یان ڕوتەب بەردەبووە. ئەو جا دەفەرمی بەو شێوەی لە بۆ ئەوان بوو وەکانە ناس ممن لا يرغب في الخير، بەڵام کەسانێکە لە ئەنساریەکان کە بەڕاستی ڕەغبەتە چوای نەبوو لە خێر و لە چاکە. يأتي الرجل بالقنو فيه الشيص، وشي خرماي دهنا بلام أو شي خرمايا تي تداو فيه الشيص وتورد خرماي بينجيش تي تدابو، والحشف حشفش خرابترين زور لزوركاني خرما، وبالقنو قد انكسر وياخذ هروشي خرماي دهنا كوالا قدوة بسا ياخذ كشكايو جوان بينجيشتي فيعلقه أوي دهات كواتل الشواز لجوري خرابي دهناو تعليق ذاك لسر أو كندرة. فأنزل الله تبارك وتعالى يا أيها الذين آمنوا أنفقوا من طيبات ما كسبتم ومما أخرجنا لكم من الأرض. كواتا بو الشيوية خواي جور سبحانه وتعالى سبب نزولي أو حالتي بو أو آتي دابزان كواكاتي كدتاني ببخشن لا طيبات لا تاكو باكو لەو شتانەی کەوا هەیتان لە بەروبوومە چاکەکەی ببەخشن، نەوەک لە شتە خراپەکەی کەوا بە خۆتان تاالبی نین ئەسڵەن پێشتان ببەخشرێ وەری ناگرن مەگەر چاوپۆشی لێ بکە. ئیتر وەکو سەبەب نزول. بەڵێ
لپاشان خوای گەورە دەفەرمێ واعلموا أن الله غني حميد بزانن کە الله سبحانه وتعالى غني حميد غنية خوای گەورە سبحانه وتعالى کە لە ناو پیرۆزەکانی خوا سبحانه وتعالى کە بە مانای دەوڵەمەندی دێ واتە الله سبحانه وتعالى ئەو پەڕی دەوڵەمەندە کاتێک کە داوای نەفەقەتان لێ دەکا معناوە نییە خوا پێویست پێ والعیاذ بالله نا لە بۆ برایانی خۆتە ئەسڵەن هەموو موڵکەکەی خوایە ئەوەی لە بەردەستی تووشە خوای گەورە بە فەزلی خۆی پێتی بەخشیە کەواتە خوای گەورە لە منتەڵەقی ئەوەی کەوا غەنیە سبحانه وتعالى کە داواتان لێ دەکا تا وەکو ئەنگۆش ببەخشن و خوای گەورەش کە پاداشتان داتەوە پاداشتێکەوە زاتێکی غەنی دەبیت پاداشتێک بداتەوە کەواتە ئەسڵەن خوای گەورە لە منتەڵەق ئەوەی نییە کەوە پێویستی پێیە نا والعیاذ بالله ئەنگۆ پێویستان بەخوایە چکە خوای گەورە غەنیە بە هیچ شێوەیەک فەقر و حاجەت و ضعف و بە هیچ شێوەیەک لاوازی تێدا نیە خوای گەورە سبحانه وتعالى احتیاجی تێدا نیە و هەروە حەمیدیشە خوای گەورە سبحانه وتعالى حەمید وەکو زانان دەفەرمون خوای گەورە سبحانه وتعالى کە حەمیدە واتە بۆ مانایدا کە مەحموودە حەمدی دەکرێت لە ئاسمانەکان و لە زەوی لەبەر ئەو ئەسماء و صفاتانی کە هەیتی لەبەر ئەو هەموو عەطا و بەخشەی کە هەیتی لەبەر ئەوەی کەوا خاوەنی ئەسما و صفاتی حوسنایە خوای گەورە حەمد و سەنای دەکرێت وەروها حەمیدیشە بەو مانای کەوا خوای گەورە سبحانه وتعالى لەسەر ئەو شتێک کە ئەنگۆ دەیبەخشن ئەگەر کەمیشبی خوای گەورە پاداشتی زۆرتان داتەوە واتە خوای گەورەش حەمدتان دەکا بەچی بۆی کەوا کاتێک کە ئەنگۆ دەبەخشن خوای گەورە زۆرتان پێ دەبەخشیتەوە کەواتە بەڕاستی لە خلال ئاەتەش خوای گەورە فێرمان دەکا ئادابی بەخشین چ ببەخشین لە پێناوی خوای گەورە سبحانه وتعالى کەواتە نابی ئەو شتە ببەخشین کەوا خراپترینە کە بە خۆت ئامادەنی وەری بگری نا بەڵکو طەیب بی پاک بی و چاک بی و حەلال بی و هەروەها وەکو لە حەدیثی تریش هاتیە کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک کە معاد دەنێرتە یەمەن تەمان حەلتەکەش لە صەحیحەیندا هاتیە چەند شتێکی پێڕادەست پێ لە زمنی ئەوانە دەربارەی زەکات وەرگرتن لە مسلمانان دەفەرمی ئیاکە وەکەڕائیمە ئەموالهم واتە کاتێک کە زەکاتیان لێ وەردەگری لەناو ئەو مەڕووماڵاتەی زەکات وەردەگری لەناو زراعەتەکەیان زەکات وەردەگری هەر شتێکەوە زەکات تێدا کە زەکاتیان لێ وەردەگری ئیاکە وەکەڕائیمە ئەموالهم واتە نەچیت چیهای چاکترینە لەناو ماڵەکەی ئەوی دەربینی لە بۆ زەکات نا لێرەش وەکو دەفەرمیتن نەچن خراپترینی ببەخشن کەواتە جەمع لە بینی ئەو ئاەتە ئەو حەدیثە چییە خەیر الأمور ئەوسەطها دائما مامناوەندی ئەو شتەی مامناوەندیە بیبەخشن لە پێناوی خوای گەورە سبحانه وتعالى أنفقوا من طيبات ما كسبتم ومما أخرجنا لكم من الأرض ئەوجا بەو شێوەیە ئایا لێرەش ومما أخرجنا لكم من الأرض ئەو مینانە کەوا لێرە و لە ئەوەی تریان ئەنفقوا من طيبات ما كسبتم ئایا بە مانای تەبعیضی دێ یاخود بەیانی جنسە هەردووچی بەڕاستی زانایان باسان کرد بە هەر حاڵ ئەگەر کەسێک ئیمانی وەکو ئیمانی ئەبوو بەکرێ دەتوانی هەمووی ببەخشی لە بەرەوەی لە خۆی ڕادەبینی کەوا ئەو تەوەکولی لەسەر خوا هەیە و ئەو یەقینەی هەیە کەوا جارێشکە لە سەفرەوە دەست پێ بکە ئەگەر ناش مەطلوب هەموو نییە وەکو معلومە مقداری زەکات دیارە و هەروە سەدەقە و بەخشینیش مەطلوب نییە هەمووی ببەخشی بەڵام ئەگەر ئەو ئیمانت وەکو ئیمانی ئەبوو بەکر خوای لە ڕاز بکەوە چەندین جار هەموو ماڵی خۆی بەخشە ئەوە طبعا باشتر الشيطان يعدكم الفقر ويأمركم بالفحشاء خوای گەورە دەفەرمی دەربارەی مەسئلەی بەخشین الشيطان يعدكم الفقر شەیطان وعدەی فەقرتان پێددا وعدەی فەقیریتان پێددا ويأمركم بالفحشاء فەرمانتان پێ دەکات بەچی خراپە بە تایبەتی لە بوخل و لە چاوچنۆچی و ڕەزیلی والله يعدكم مغفرة منه وفضلا لبرانبردا الله سبحانه وتعالى يعدكم مغفرة منه وفضلا خوای گەورە سبحانه وتعالى وعدەتان پێدەداتن بەوەی کەوا لێخۆشبوون بەرامبەر بەو سەدەقانی کەوا دەیکەن و هەروە فەزلیشتان پێدەبەخشی چەندین قات پاداشتان داتەوە والله واسع علیم الله سبحانه وتعالى واسع علیم دوو ناو لە ناو پیرۆزەکانی خوای گەورە کەواتە لێردا خوای گەورە سبحانه وتعالى بەیانی ئەوەی دەکە هەر لە سیاقی باسکردنی ئاەتەکانی بەخشین کەوا مانعی بەقووەت لە نەبەخشینی کەسانێک کەوا نابەخشن
لەسەر ڕوانگەیەکەوە نابەخشن لەو ڕوانگەیەکەوە شەیطانە مەنعیان دەکات لەبەرەوەی شەیطان ئەوەی لۆ دەبینتەوە یاخود ئەوەی دەینتە مێشک و دڵ و دەروین ئەگەر ببەخشی فەقیر دەبی فکر لە مستەقبەلی خۆت بکەوە ئیتر ئەوە وەساوسی شەیطانە ويأمركم بالفحشاء وفرمانتان بيدكا بفحشاء أوي كخراب لزمني أوانا كخراب ترين شد كاليردا لسياق آتكي لمقابل فقر أو كما ذكره ديار الشح ورزيليا ديار خوش يستان ليردا أو آتشتي تريشي زور تداما بلام لبر توابوني كاد ليردا وستين بإذن خواهي قورا لواني دا هتدين وخزمة دو آتو زياتر باسلي وذكين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون